کاری دەستی ئەگەرچی کاتی زۆری پێویستە و ئەرکێکی زۆری دەوێت، بەڵام هەردەم لە چاو بەرهەمی کارگەکاندا زیاتر پەسەند کراوە و خەڵکانێک شەیدای کارە جوانەکانی دەستن. ئەمانە کۆمەڵێک ئافرەتن لە قەزای چۆمان. لە ناوەندی کەلتوری چۆمان فێرە کاری چنین دەکرێن و چەندین شێوازی جلوبەرگ و پێداویستی دروست دەکەن. ئەو هەستان بەکردنەوەی خولێکی چنین و کاری دەستی بۆ ژنان و ئافرەتان لەم خولەدا کۆمەڵە ژنێکی باش بەشدار بوونە و تواناکانیان وردە وردە بەرەو پێشەوە ئەڕوات. وەکو گۆرەوی دەستانە کڵاو ملپێت هەندێک شتی جوانکاری وەکو شتی کتانی جوانکاری قایش و ملوانکە و ئەو شتانێک کە بەدەستی دەستکرد بن ئەوان زۆر شتی جوانتریش شاڵە فێر ئەبین. گەرچی لە ڕابردوودا کاری دەستی و چنین گرنگی زۆری پێدەدرا و خەڵک پێداویستیەکانی خۆیان بەدەستی خۆیان بەرهەم دەهێنا، بەڵام لە ئێستادا بەهۆی بەرەو پێشچوونی تەکنەلۆژیاوە کارە دەستیەکان کاڵبوونەتەوە. ئەم ئافرەتانە دەڵێن دەمانەوێت بەڕەنجی شانی خۆمان لە ڕێگای چنینەوە لە داهاتوودا سەرچاوەی داهات بۆ خۆمان پەیدا بکەین. هەڵبەتە کردنەوەی ئەو خولانە کارێکی گرنگە و هەروەها توانای پەرەپێدانی ئافرەت زیاتر دەکات چ لەلایەنی ئیشکردنی کاری دەستی و چ لەلایەنی پەرەپێدانی ئابووری و توانای خۆی دەتوانێت کاری تایبەت بە خۆی هەبێت و ئەو خولانە گرنگ و تایبەتی خۆی بە تایبەتی بەو باڵەکایەتی کەمانەوێت لەم خولەدا لە دوای ئەو خولەدا زیاتر ئەو کاردەستیان ببینێ ناوچە گەشتیارەکان بۆ ئەوەی گەشتیاری زیاتر ڕووی تێ بکات و پەرە بەلایەنی گەشتیاری خۆمان بدەین. قەزای چۆمان ناوچەیەکی گەشتیاریە و ساڵانە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکەن. ئەمەش دەرفەتێکی باشە بۆ ئەوەی هاوڵاتیان بەرهەمە دەستیەکانیان لەو ناوچانە ساغ بکەنەوە. بەو پێی بەرهەمی ئەنتیکە و سەرنجڕاکێش لە ناوچە گەشتیاریەکان کڕیاریان زیاترە و باشتر ساغ دەبنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای چۆمان.